املأ الأرض بتكبير يهز الغاصبين، من لأنات الثكالى إلا رب العالمين. صلاة لبيت للندنين لبردم سفارة السويد على قرار قرآن سوتي رابطو أوا ديان هذا القرآن لتشابدو لأرادا ولا مزقوتا كانوا لنودوا كانن على قرار قرآن سوتي رابط أوا صدان حافظ القرآني كرد وكو كاك عبيد لا أرادا هاي وجود يعني هي على قرار قرآن سوتي رابط أوا تشارنية والله ما يولي يتبقى انت ام قرآن داو تليق نبيت رقوقيني مسلمانان بوروجن الأوروبا او كاردانا ودرس كانوا بيتا بيانو كامانا بتهلوكا وبيا بهلاكا بشن بويا ابي مسلمان لو تيبقى بشكاني بنجري يا بكاركي او هيج مثلا كان اغورتو دين نبر بيشواتو نكم يكاتو بويا ابي اما بيشو كاردانو خراب معنى بيت كاردانو زياتر ما بيلا سوي كزياتر قرآن نبركين كزياتر خوشي قرآن ما بدرس بيت زياتر بمنا كان ما بلينوا. أعوذ بالله من الشيطان الرجيم. ولا تحسبن الله غافلا عما يعمل الظالمون. ولا تحسبن الله غافلا عما يعمل الظالمون. إنما يؤخرهم ليوم تشخص فيه الأبصار مهطعين مقنعي رؤوسهم لا يرتد إليهم طرفهم وأفئدتهم هواء. وأنذر الناس يوم يأتيهم العذاب فيقول الذين ظلموا ربنا أخرنا إلى أجل قريب نجب دعوتك ونتبع الرسل أولم تكونوا أقسمتم من قبل ما لكم من زوال وسكنتم في مساكن الذين ظلموا أنفسهم وتبين لكم كيف فعلنا بهم وضربنا لكم الأمثال. وقد مكروا مكرهم وعند الله مكرهم وإن كان مكرهم لتزول منه الجبال. فلا تحسبن الله مخلف وعده رسله إن الله عزيز ذو انتقام. إن الله عزيز ذو انتقام. يوم تبدل الأرض غير الأرض والسماوات وبرزوا لله الواحد القهار. وترى المجرمين مقرنين يومئذ في الأصفاد سرابيلهم من قطران وتغشى وجوههم النار ليجزي الله كل نفس ما كسبت إن الله سريع الحساب. إن الله سريع الحساب. هذا بلاغ للناس ولينذروا به وليعلموا أنما هو إله واحد وليذكر أولو الألباب. تكبير! الله أكبر! تكبير! الله أكبر! تكبير! الله أكبر! لا إله إلا الله! لا إله إلا الله! محمد رسول الله! محمد رسول الله! لا إله إلا الله! لا إله إلا الله! محمد رسول الله! محمد رسول الله! لا إله إلا الله! لا إله
love Quran. We love Quran. Live and die for it. Live and die for it. We love Quran. We love Quran. Live and die for it. Live and die for it. We love Quran. We love Quran. Live and die for it. Live and die for it. We love Quran. We love Quran. Live and die for it. Live and die for it. We love Quran. We love Quran. Live and die for it. Live and die for it. We love Quran. We love Quran. Live and die for it. Live and die for it. Stop burning Quran. Stop burning Quran. Read it, love it. Read it, love it. Stop burning Quran. Stop burning Quran. Read it, love it. املأ الأرض بتكبير يهز الغاصبين ملئ النادي الثكالى إلا رب العالمين. املأ الأرض بتكبير يهز الغاصبين ملئ النادي الثكالى إلا رب العالمين. كبروا الله أكبر لا تهابوا الحاقدين إن في التكبير نصر هذا درب الصالحين. كبروا الله أكبر لا تهابوا الحاقدين إن في التكبير نصر هذا درب الصالحين. كبروا الله أكبر صيحة في كل حين يا طواغيت الزمان لن نهون ولن نلين لن نهون ولن نلين لن نهون ولن نلين. كبروا الله أكبر ارفعوها باللواء فليعد للدين مجد أو ترق منا الدماء. كبروا الله أكبر ارفعوها باللواء فليعد للدين مجد أو ترق منا الدماء. كبروا الله أكبر أوصلوها للسماء إن نصر الدين قادم من دماء الأوفياء من دماء الأوفياء من دماء الأوفياء. Shame, shame of you. Shame, 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 shame, shame of you. اما قشتي في كاردانا خرابين بين بسر معنا ما تبين يعني نار زي طبعا درا بغي يخاف كيفين مثلا اگر يسال راسك كابرا اگر راسك يا وبي مثلا لنا بما القران انا حبوا جنجيره خوي لا بكشنا لا سدي الله
بسم الله الرحمن الرحيم. كردين ومسلمانين شون كوتي قرآنين يا مي هالقري قرآن هاي باريسين بدلوجان بو بشقيري قرآنم أبخشم روحو جانم يا مي أهلي قرآن هاي باريسين بدلوجان أوي قرآني سوتان بيرزي خوي نوان قرآن كم دستورة بشمان بخوا استورة قرآن برنامج جانا سوتان دني تاوانا أوي بيرزي بقرآنك جاي خوي لدوزاك خوشكا بو برقري لدينم أبخشم مال وجنم بارك الله فيكم. السلام عليكم. كردي نوي صلاح الدين بو قرآن دشين بو قرآن دمرين كردي نوي صلاح الدين بو قرآن دشين بو قرآن دمرين كردي نوي صلاح الدين بو قرآن دشين بو قرآن دمرين كردي نوي صلاح الدين بو قرآن دشين بو قرآن دمرين كردي نوي صلاح الدين Pass. I need to go now. Shame, shame, shame on you! 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 Stop burning the Quran! Stop burning the Quran! Stop burning the Quran! Stop burning the Quran! Shame, shame, shame on you! 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 Stop burning the Quran! Stop burning the Quran! Stop burning the Quran! Stop burning the Quran! Shame, shame, shame on you! 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 Stop burning the Quran! Stop burning the Quran! Stop burning the Quran! Stop burning the Quran! Shame, shame, shame on you! Shame, shame, shame on you! که دوباره کاتو کاتو. Shame, shame, shame on you! Shame, shame, shame on you! 2 billion people! Stop burning a billion people! Stop burning the Quran! Stop burning the Quran! Shame, shame, shame on you! Shame, shame, shame on you! Allahu Akbar! Allahu Akbar! Allahu Akbar! La ilaha illallah! Stop burning the Quran! Stop burning our book! Stop burning the Quran! Shame, shame on you! Shame, shame, shame on you! Allahu Akbar! Allahu Akbar! Allahu Akbar! Allahu Akbar! Allahu Akbar! We have prayed outside French. Yeah. Ready? As we have started the protest. Shame on you! All the brothers, or part of them, read Salah as well. Because Robert from Press TV, he was saying, watch it and put that on internet as well. Yeah, we can do it. Sorry, I'm Naveed. Okay. Morning for it. Okay. We can call here. Shame on you. Muhammad Rasulullah. La ilaha illallah. La ilaha illallah. Muhammad Rasulullah. Shame on you. Shame on you. Shame on you. Shame on you. Shame on you.
Shame on you! Shame on you! Stop burning the Quran! Stop burning the Quran! That's it. عبيدك وعبيدة. توني روبنسون هاتروب كسب الأمارينية توني روبنسون الحين تكيين وين السكة أقسم لك على هذا أقسم. لا وش هالشيء الله أكبر! الله أكبر! الله أكبر! الله أكبر! Shame on you! 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 الأرض بتكبير يهز الغاصبين من لأنات الثكالى إلا رب العالمين املأ الأرض بتكبير يهز الغاصبين من لأنات الثكالى إلا رب العالمين كبروا الله أكبر لا تهابوا الحاقدين إن في التكبير نصر هذا درب الصالحين كبروا الله أكبر لا تهابوا الحاقدين إن في التكبير نصر هذا درب الصالحين كبروا الله أكبر صيحة في كل حين يا طواغيت الزمان لن نهون ولن نلين لن نهون ولن نلين لن نهون ولن نلين كبروا الله أكبر ارفعوها باللواء فليعد للدين مجد أو منا الدماء كبروا الله أكبر ارفعوها باللواء فليعد للدين مجد أو منا الدماء كبروا الله أكبر أوصلوها للسماء إن نصر الدين قادم من دماء الأوفياء من دماء الأوفياء من دماء الأوفياء أشهد أن محمد رسول الله حي على الصلاة حي على الصلاة حي على الفلاح حي على الفلاح الله أكبر الله أكبر لا إله إلا الله لا إله إلا الله. الله أكبر الله أكبر سبحانك. إياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين آمين. بسم الله الرحمن الرحيم. إذا جاء نصر الله والفتح ورأيت الناس إنهم كانوا يتوبون. الله أكبر الله أكبر سمع الله لمن حمده ربنا ولك الحمد الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين. بسم الله الرحمن الرحيم.
الله أكبر. الله أكبر. سمع الله لمن حمده. ربنا ولك الحمد. الله أكبر. الله أكبر. الله أكبر. الله أكبر. الله أكبر. الله أكبر. التحيات لله. بارك الله ما لا يبقي. السلام عليكم ورحمة الله. السلام عليكم ورحمة الله. الله أكبر. تكبير. الله أكبر. تكبير. الله أكبر. تكبير. تكبير. الله أكبر. تكبير. بس سمعت عن النبي ما الله بوش هنا. لا إله إلا الله. لا إله إلا الله. لا إله إلا الله. الله أكبر. لا إله إلا الله. محمد رسول الله. يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. قال الله تعالى في القرآن المجيد: يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، شر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. أما بعد، براني بريز مسلماناني خوشويست، خواهي قبراجو پاداشان بداتوا، هر هنگاويكتان، هر ماندوبونيكتان، هر دنگيكتان كلا لبر خاطري خواهي پروردگار كصوت برزكنوا ببيت أجر و توێشووی قیامەتان. ئەمە بەڕاستی هەڵوێستێکی ئیمانیە، هەڵوێستێکی مسلمانانەیە. خوا سبحانه وتعالى فەرمێ ئەو قورئانە ئێمە ناردوومانە إنا نحن نزلنا الذكر وإنا له لحافظون. ئەو قورئانە کە خوا سبحانه وتعالى ناردوێتی ئەفەرمیان خۆمان محافەزەی دەکەین، خۆمان ئەیپارێزین. ئەگەر کەسێ ئەمڕۆ کتێبێکی قورئان بسووتێنێ، کۆپیەک لەو قورئانە بزوتێنێ، ملیۆنەها مسلمان قورئان لەبەرەکە، قورئان لە دڵمانایە، قورئان لە سنگمانایە، قورئان لە ژیانمانایە. بەڵام ئێمە وەکو مسلمان وەکو ئیماندار القورئان حجەتەکە لەکە وعەلەی. پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ قورئان حجەتە لەسەرتان، یا شایەتیتان لەسەرەدا لە قیامەتاتان باتە بەهەشتەوە، و یاخود شایەتیتان لە دژی ئەدا کە ئێوە پشتان هەڵکردووە لە قورئان، هیجرەتان کردووە لە قورئان. بۆیە ئێمە بە ئەرکی خۆمان ئێزانین، بە واجبی خۆمان ئێزانین. هەچ کەسێ دەست بۆ پیرۆزەکانی ئیسلام بەرێ ئێمە قبوڵی ناکەین. ئێمە هاتووینە بەردەم سەفارەتی سوید ئەمڕۆ ناڕەزایی دەرئەبڕین بەو کەساڵێن کە کەسێکی ڕەگەزپەرستە، کەسێکی عنسوریە. ئەوە زیاتر مسلمانان جۆش و خۆشە داتێ، زیاتر مسلمانان گەرم ئەکاتەوە لەسەر ئەوەی کە ئەمڕۆ کە بێڕێزی بەرامبەر مقەدەساتی ئیسلامەکە، پیرۆزی بەرامبەر بە قورئانەکە. ئەگینایمە خەویۆمان نییە کۆپێکی قورئان بسووتێ، بڕۆ مسلمانان لە سەرتاسەری جیهانە ئەمڕۆ خۆپیشادانەکەن. سەرتاسەری جیهانە دژی ئەم کارە ترسنۆکانە، ئەم کارە نائینسانیانە کە لە ژێر ناوی دیموکراسیە، کە بە حساب سوید دایکی دیموکراتیە، ئەمڕۆ قورئانە سووتێنرێ و پۆلیسش حیمایەتی ئەکا. ئەمڕۆ قورئانە سووتێنرێ سوکایەتی بە پیرۆزەکانی ئیسلام ئەکرێ، بە مقەدەساتی ئیسلامی ئەکرێ، ئەوان محافەزەت دەکەن و ئەیپارێزن. ئەی بۆ کەسێک ئەڵێ من تەورات ئەسووتێنم ڕێی لێگیرە و نایڵم بیسووتێنێ، مامەرێ بەرامبەر ئیسلام. بەڵام ئاگادار بن، ئێمە لە وڵاتێکین لە ژێر یاسا و قانونی ئەم وڵاتە ئێمە پیشانی ئەدەین کە ئیسلام سەلامە،
ئیسلام ئەمنیەتە، ئیسلام پێکەوە ژیانە، ئیسلام ئێمە هاتوین پەیامەکانی خۆمان بە ئاشتیانە بگەێنین لە بەردەم سەفاری سویداڵین ئەوەی کە ئێوە کردان لە ژێر سوڵتە و دەسەڵاتی ئێوە کارێکی نائیسانانەیە، کارێکی ترسولاکانەیە، کارێکی جەبانانەیە. بەڕاستی ئەوە ئێمە زیاتر گەرمەکە، زیاتر لە خەومان هەڵەسێنێ ئەو مسلمانانەی کە لە خەوشە ساون ئێستا ناڕازین بەو بارودۆخەکە ڕووی داوە. ئەمڕۆ قەرارە لە دانیمارش بە ئامانشیەوە ئەو قورئانە بسووتێنرێ، بەڵام هەزارەها قورئان دۆست دێنە سەرجادە لەبەرەوەی کە قورئانە سووتێنرێن. بۆیە ئێمە دووبات دەکەینەوە، ئێمە تاکید دەکەینەوە کە ئەم قورئانە شیفای دڵی ئینسانی ئیماندارە. وننزل من القرآن ما هو شفاء ورحمة للمؤمنين. خواه سبحانه وتعالى فرمي قرآن شفايا نوكو علاج زور جار شفاء نية شاك ناكاتوا شفايا رحمة بو إنسان إيمان دار يمش لجيش شتر إيمانك وبينتوا ولا يزيد الظالمين إلا خسارة. بلان بو إنساني بباور إلا خسارة زرر ومندية، خسارة زرر ومندية كإيسا كسي قرآن سوتين مليارها مسلمان مليارها خلق رقي ليتي لعنتي ليكا بل لعنتي خواك يقى التوبة لسرنكا بو إمالين أواني كشاني هداية خواه هدايتيان بدەی ئەگەر شانی هیدایەت نین خوایان خۆت فەزحیان کەی چۆن پێشتر کە لە سەیارە سوتاون ناتوانیوە دەرچن فرای بەسێتەکان نەکەوتون خوای لە دنیا بیان سووتێنی لە قیامەت شا بیان خێت ئاگری جانمەوە. یا رەبی خوای ئیسلاحی حاڵمان بکەی، یا رەبی خوای دینمان سەلامەت بکەی، ئەم گەنجانە بپارێزی یا رەب العالەمین، هیدایەتی گەنجەکانمان بدەی، یا رەبی خوای گیان دینەکەمان سەر بخەی، یا رەبی خوای لە گوناهی هەموو لایە خۆش ببی، نەسر و سەرکەوتن بدەی بە مسلمانان، یا رەبی خوای گیان ئەوەی کە سەرکەوتنی دینەکەی توێ ئەوێ سەری بخەی، ئەوەی کە دژی دینەکەی توێ خوای گیان خۆت فەزحی بکەی لە کۆڵ مسلمانانی بکەیتەوە. وصلى اللهم على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. بران إيماء الله أكبر الله أكبر الله أكبر. وقل رب أدخلني مدخل صدق وأخرجني مخرج صدق واجعل لي من لدنك سلطانا نصيرا. وقل جاء الحق وزهق الباطل واجعل لي من لدنك سلطانا نصيرا. وقل جاء الحق وزهق الباطل إن الباطل كان زهوقا. وننزل من القرآن ما هو شفاء محمد رسول الله محمد رسول الله محمد رسول الله محمد رسول الله محمد رسول الله. الله أكبر. Shame on you! 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 لا إله إلا الله. الله أكبر. Brother, are you ready? الله أكبر. الله أكبر. Brother, are you ready, brother? تكبير لا إله إلا الله بإنجليزي شيء بلين أول كيف كان أو نفعل تكبير خيمة الله أكبر. تكبير. الله أكبر. تكبير. الله أكبر. الله أكبر. الله أكبر. الله أكبر. الله أكبر. لا إله إلا الله. لا إله إلا الله. لا إله إلا الله.
لبيك يا صاحب القرآن 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 تاج دار ختم النبوة تاج دار ختم النبوة تاج دار ختم النبوة القرآن के आसमां है पास कहूँगा हम अज़मत कुरान के आसमां है हम अज़मत कुरान के हम अज़मत कुरान के आसमां है That flag basically is the representation of the penis See guys. ولا راس مشكلة غليون پێشەم شتێ بە ناوی خوا بەخێراتنی بیکەیفۆ کاک سەید و پیاوە بەڕێزانەکەم و ئەمڕۆ ئێمە وەکو ڕۆڵەی موسڵمان وەکو شوێنکەوتوی قورئان و نەوەی سەلاح الدین کە قودسی ڕزگاکرێ ئێمە ئەمڕۆ لە لەندەن هاتوین بۆ خۆپیشاندان بۆ ڕێخنێم خۆپیشاندانەوە یەکێکی لە ڕێکخرانی خۆپیشاندانە و بۆ پشتگیریکردن و پاڵپشتی لە قورئانی پیرۆز کە زۆر بە کردەوەیکی ناشرینانە و دوو لە ڕەوشت بەرزی قورئانی پیرۆزیان سوتاندووە و ئازاردە ئەکەمە کاتە ئازاردانی 2 ملیۆن نزیکەی 2 ملیۆن مسلمان لە جیهاندا و جگە لە تێکدانی برایەتی لە بینی هەموو پێکهاتەکانە ببورن 2 ملیار مسلمان جگە لە تێکدانی ئاشتەوایی هیچ شتێکی تری لێ سەوز نابێ و بەس ئێمە لە باتی خەمخۆریمان ئەمڕۆ خۆشحاڵین چونکە لە ناو ملیۆنان کتێبە هیچ کتێبێک نبینیم ڕۆ بسووتێنێت تەنها قورئانە ئەمە خۆی بۆ خۆی بەڵگەیە بۆ گەورەی و بۆ سەرکەوتنی ئەم قورئانە و ئێمە هیچ خەمێکمانە چکۆ ئێمە تەنها خۆپیشانیان نییە بکەین ئەگینا پاراستنی ئەم قورئانە لە ئەستۆی خۆی گەورە خۆیەتی خۆی گەورە خۆی بڵێنی داوکە ئەم قورئانە ئەپارێزیە و ئەمە باوەڕم پێ من لە باتی بێتاقەت بوونم زۆر خۆشحاڵم لە جیهانە بەڕاستی ئەوەی بەرامبەر بە قورئان و ئیسلامەکرێ بەرامبەر بە هیچ شتێک ناکرێ بەعکسەوە ئیسلام لە هەڵکشان نایە تەنها بێزاربوونیانە لە زۆربوون و ژماری حتا ئەوروپیەکان خۆیان ماشەڵڵا بە پۆلپۆل و بە شەپۆلێنە ناو ئیسلامەوە بێزار بوون لەو سەرکەوتنە و جگە لە سەرشۆڕی و
هیچ هەر چۆ بڵێ هیچ بەدەستەوە نەمانێکیان بۆ ماوەتەوە و ئەتوانن قورآانی هەڵەگەم ئەم جاهلیەتی کە ئێستا هەیە لە سووتانی قورآانە لە سەردەمی قوڕیشان نەبووە لە سەردەمی قوڕیشە جاهلانی ئەو کاتە زۆر لە جاهلانی ئێستا پێشکەوتوتر و ئازادی خواستر بوون نهاتون قورآن بسووتێنن تا هاتنە هاتوون ئیکاریان کردووە و گفتوگویان لەسەر کردووە بەڵام ئەمەن جگە لەوەی خۆیان ناو دیموکراسی و هیچیشان لە دیموکراسی هەر لە دیموکراسیەکەی خۆشیان حاڵی نەبوون بە دیموکراسیەکەی خۆشیان نابێ بیسووتێنن بەڵام هاتوون ئەیسووتێن و ئازاری مسلمانانە زۆر سپاس خی بەخشندەی میهرەبان ئەمڕۆ ئێمە کۆمەڵی مسلمانی باش لە نەتەوە جیاوازەکان کورد ئەفغانی عەرەب پاکستانی بەنگلادێشی کشمیری خەڵکێکی زۆر هاتوون بۆ خۆپیشاندان لە بەرامبەر سەفارەتی سوید لە شاری لەندەنی پایتەخت ئەمڕۆ ڕۆژی شەمەیە لەوانەیە خەڵکانێک لە ئیش بوو بێتن بۆیان نەکرابێ و حوزریان هەبوو بێت بەڵام ئێمە بە نوێنەری مسلمانان هاتوین ئێمە لە مزگەوتی ڕووناکی شاری بێلوگیان کە هاتوین بە نوێنەری مزگەوتەکە هاتوین کە لێرە خۆپیشاندانەکەین دژی ئەو کارە ناشایستەی کە کراوە بەرامبەر قورآانی پیرۆز سووتێنراوە بەڵام ئێمە پیان ئەڵێین ئەو پەیامی ئەوان ناردیان کە عنسوریەت و ڕەگەزپەرستیە یەک کۆپی قورآانیان سوتانەوە بەڵام ملیۆنەها مسلمانیان بەخەبەر هێنا کە ئەمڕۆ ئومەتێک دروست بووە خەڵکی بەبێ جیاوازی اختلاف و جیاوازی هەتا نەتەوەیی و دەنگ و ڕنگ کۆ بووەتەوە هەمووی لێرە خۆپیشاندانەکان ناڕازیە دژی ئەو کارە نائینسانە نامرۆڤایانی کە کراوە وە قورئان خوای پەروەردگار ناردوێتی خۆی پارێزگاری لێکە ئێمە شۆک و مسلمان لەسەرمانە کە داکۆکی بکەین لەو پیرۆزیانەی ئاین کە هەیە بە تایبەتی قورئانی پیرۆز و ئەمڕۆ بە خۆشحالیەوە کە توانیمانە بەشدار بین لێرە و خەڵکێکی زۆر هاتوون بە خۆشحالی زۆربەی گەنجە کوردەکان هاتوون لە زۆربەی شارەکانی ئەم وڵاتەوە ئومێد دەکەین سەربەرز و موفق بن و ڕێپێوانێکی یاخۆ خۆپیشاندانێکی زۆر ئارام و هادیانە ڕژێ چاودێری یاسایی ئەم وڵاتەیە و بەڕاستی جێی خۆشحالیە و ئومێد دەکەین کە هەموو لاتان موفق و سەربەرز بن و دەشڵین ئەوەی کە دژی ئاین بێ ئێمەش لەسەر پێ ئەوەستین لە هەر شوێنێک بین قبوڵی ناکەین و پارێزگاری لە پیرۆزی و مقدسەکانی ئاینی پیرۆزی ئیسلامەکەین وەسەلام عەلەیکم. السلام عليكم ورحمة الله وبركاته. ئەم جەماعەتە مسلمانەیەوە کۆبوونەتەوە لێرە کە بۆ پشتگیری دینەکەمان کە لە وڵاتی سوید ئەو ملحیدە هەسا بە سووتاندنی ئەو قورئانە بە عەقڵی خۆی وا بیرەکاتەوە کە ئەو دینەکەی ئێمە بە قورئانێکی ئەوە ئەکەوێ بەڵام بە هەزارها ملحیدی وا دینەکەی ئێمە ناکرێت چونکە ئێمە قورئان بە کتابیش بە بووکیش بیستێنن ئێمە لە دڵمانە چەسپیوە بۆیە هەزارها ملحیدی ئەوە چەنەها دەوڵەتی کە و چەنەها دینەکانی کە دژ بەم دینەی ئێمە بۆسن دڵنیا بە لەوە ئەم دینەی ئێمە هەر سەرەکرێت و هەر بەرەو پێشی ژەڕۆین وخوای گەورەکە وعدی بە پێغەمبەرمان صلی الله علیه و سلم حتا کۆتایی کە ئەمان ئەم دینەمان بەرەو سەر بڕات و هەر بەرفراوانی ژەبێ ئینشاڵڵا بەرفراوانی ژەبێ دەقە بە دەقە سانە بە سانیە ڕۆژ بە ڕۆژ بگرە کافر و ملحیدەکانی ژێنە سەر دینەکەی ئێمە و سەد حەی بە تایبەتی بۆ کوردە مسلمانەکانی خۆمان بە باخوازەکانی خۆمان کە زۆربەی بە دوێی ڕاوە دینارەوەن و دینەکەمانیان پشت جێ خستووە وەرە سێری کە 4 نەفەری لێیە کە لە وڵاتەکانی کە سێرمان کردەوە لە ڤیدۆکان بە ڤیدۆ کە لە وڵاتەکانی کە چی ئەکەن بە ژن بە مناڵ بە وردیانەوە سێری خۆمانکە بگرە لە پاکستانی و بەنگالیەکان کەسی کە نابینی کوردی خۆمان 4 نەفەری لێ یعنی زۆر سەد حەی بۆ کەسانە کە ئەو دینەی ئێمە ئەوەنە بە چاوێکی زۆر سووکەوە سێرەکەن یانی مەسای چی ئێستا بڕۆ لەسەر یوتیوب فەیسبوک هەمی دەمی کردۆ سەمی بەرێک لە شوێنەکەی خۆیان گەرم و گوڕم ئەوە بەڵام وەرە ئێمە هاتوینەتە مزاهرە ئەمڕۆ لەم ڕۆژەیە کە ئەوەمان کردووە ئیش و هەموو شتێکمان بەر ژێ خستووە بەڵام وەرە کوردێکم بۆ بێنە جگە لە بەڕێزێ لەو مامۆسایە لە 4-5 گەنجی تر کەسی کە نابینی لێرە یعنی زۆر سەد حەی بە تایبەتی بۆ مامۆساکان لەبەرەوەی کە مامۆساکان لە شوێن و میبەرەکانی خۆیان و قساکەن هەڵکەرە ژوای ئەوانەکەون ئەڵێ بۆ ئێمە خۆماتیەک بین کە مامۆساکان کە جێگرەوەی بڵێن ئیمامەکان کە لە شوێن و گەرم و گوڕی خۆمان بۆ ئێمە خۆماتیەک بین ئەگەر 4 مامۆسای ناو دیار بەهاتە لێرە کۆ بۆیاتەوە هەر مامۆسایەک 40-50 نەفەری لەگەڵا بۆ ئێستا هەمامە حاڵە ناگەشە لێرەیە تێگەی کاکی بێ بڕوا و ئەوانەی کە ئیسلام نین و مسلمان نین و خۆپیشاندانێکی سادەی سەرەتایی مسلمانەکانتان پێ ڕەوانیە کە ئیسلام بە تودودی ژەزان و ئەمانیش تای بە ناقەزانن ئەوە تێبگەن کە بە درێژایی 6 ساڵ حکمی ئیسلام ئاسەواری مانەوەی ئەدیانەکانی تر و دیواری کلیساکان و کۆشک و منارەی کلیساکان پێمان ئەڵێن کە لەژێر 600 ساڵ حکمی ئیسلامی ئەمانە پارێزرا بوون و توانیان بمێننەوە
ئەمڕۆ کەیسا بە سوتاندنی قورئانێک ئەو کەسەش خۆی دەزانێت کە هیچ شتێک داگۆڕێت لە کەم و زیادی مسلمانەکان ئیلا دروستبوونی ڕق نەبێت لە نێوان نەتەوەکان و خەڵکیدا. بۆیە دەوڵەتی سوید پێویستە لەسەری کە ڕێگە نەدات ئەم هۆکاری ڕق لێبوونەوە، ئەم هۆکاری ئەوەی کە تودوتیژێنێتە ئارەوە لێ نەگەڕێت کە سوکایەتی بە ڕەت لاینەکانی مسلمانان بکرێت و بۆ ئەوەی ئەمە دووبارە نەبێتەوە. مسلمانان هاتنە بەردەم سەفاردی سوید لە لەندەن و خۆپشاندانمان ساز کرد. وەکۆ بینن ئێستاش خۆپشاندانەکە بەردەوامە و بەڕێوەچ. بتكبير يهز الغاصبين من لأنات الثكالى إلا رب العالمين. املأ الأرض بتكبير يهز الغاصبين من لأنات الثكالى إلا رب العالمين. كبروا الله أكبر لا تهابوا الحاقدين. إن في التكبير نصر هذا درب الصالحين. كبروا الله أكبر لا تهابوا الحاقدين. إن في التكبير نصر هذا درب الصالحين. كبروا الله أكبر صيحة في كل حين يا طواغيت الزمان. لن نهون ولن نلين، لن نهون ولن نلين، لن نهون ولن نلين. كبروا الله أكبر ارفعوها باللواء فليعد للدين مجد أو ترق منا الدماء. كبروا الله أكبر ارفعوها باللواء فليعد للدين مجد أو كنال BK4 لا خەمی هەمووان کۆکەرەوەی کوردان لە تاراوگا بەگشتی لە ئەوروپا و بەریتانیا. کەناڵی BK4